جژنا سەری ساڵە بەزمە شادیە لەو ماڵە ئەوە جژنا سەری ساڵە بەزمە شادیە لەو ماڵە یارم لە نێو هەمووان دیارە نەرمون و چاوکە ژاڵە نەرمون و چاوکە ژاڵە یارم لە نێو هەمووان دیارە نەرمون و چاوکە ژاڵە نەرمون و چاوکە ژاڵە ئەوە هاتوون بۆ جێژنان لەگەڵ یەک چاپکە گۆرانی ئەوە هاتوون بۆ جێژنان لەگەڵ یەک چاپکە گۆرانی عەزیزەکەم جەژنت پیرۆز تۆ بۆ من کە هیوای ژیانی تۆ بۆ من کە هیوای ژیانی ئەوە جەژنە سەری ساڵە بەزمە شادیە لەو ماڵە ئەوە جەژنە سەری ساڵە بەزمە شادیە لەو ماڵە یارم لە نێو هەمووان دیارە نەربوون و چاوکە ژاڵە نەربوون و چاوکە ژاڵە عاشقانەی پڕ لە زامە ئەمڕۆ یادگاری خەونێکی عاشقانەی پڕ لە زامە ئەمڕۆ سەد ڕۆژی عومرێکی عاشقانەی پڕ لە زامە ئەمڕۆ یادگاری خەونێکی خەونی عاشق پڕ لە زامە ئەوە جەژنە سەری ساڵە بەزمە شادیە لەو ماڵە ئەوە جەژنە سەری ساڵە بەزمە شادیە لەو ماڵە یارم لە نێو هەمووان دیارە نەرمون و چاوکە ژاڵە نەرمون و چاوکە ژاڵە یارم لە نێو هەمووان دیارە نەرمون و چاوکە ژاڵە نەرمون و چاوکە ژاڵە زۆر سپاس دەست خۆش دەنگە خۆش بێت بینەران و گوێگران و بیسەرانی ڕادیۆی گەڕیان لە هەر کوێیەکەن سڵاوتان لێبێت ئەمڕۆ ئێمە لێرە کۆبوونەتەوە و دەستەی جەماعەتی ڕادیۆی گەڕیان و هەمومان لێرە ئامادەین بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و ئەنجامدانی چۆن بڵێ کۆتا ساتەکانی ساڵی 2020 وەک یادگاریەک بمێنێتەوە تەنها کارمەندمان کە لێرە ئامادە نییە کاک محەممەدا کە ئەویش لە ڕێگەی ئەحمەد خۆشناوەتی کە لە ڕێگەی پەیوەندی لەگەڵماندا وازانم بەخوا دانێن تریشمان نوقسانە ئەلۆ سوچەیە بەڵێ فەرموو بەخێر بێیت بابە بەخێر بی زۆر داوای لێبرز نەکەم تاخیر بووم لەکوێ بووی براڕۆ واقعی وتم یا دوو ڕۆژی ماوە بۆ سەریمان زۆر زەرورە باشم واللهی ئەوی ڕاستی بێ حەزم لە دۆلارەکەی بووم بە دۆلار چوم لە بەرجمی نیایانی دۆلار بەرزترە عەرە والله منیش حەزم لە دۆلارەکەی بوو یاشم بە کاک ڕەحمانی ڕەفیقم ێژگاری وتم بۆم بەرە لە بازار بیخەوێنم ئایافەرم نەبەخوا حەزم لە تمەنی نییە وتم بۆم خەوێنە ئەنجا ئەوەی ڕاستی لە شوێنێکی تریش بوو ێزانم تۆ نەزانی ئەزانم بشەوەشی ڕاو کردووە خۆماگە واکە لە کۆڵانی خۆمان سەرێک ژیرا بوو لەم سەر بۆسەر بڵە بۆچی بۆچی کرێ خانوون بەزمە ئارە وەڵڵا بە هەشت و نیو فڕەی دەکرد نا لەو کۆڵانانەی سەرەوە هەموویات بۆ کۆڵانیمە کاکە بە خاتری خواڵی بەفرەکە لێرە تواوەتەوە وەڵڵا حتا بەتڵێکی مۆرگرد حتا بەتڵێکی مۆرگرد خێروەتی چاق بەس گۆشەکەشم دانێ زانیم وتم بەخوا ئەم بەشەوەشی داوای لێ بردوتان لێکە بۆیە تاخیر بووم ئەم فەرموو کاڵێخە من داوای لێ بوو نەکەم تاخیر بووم بەخەراتچنتەکەی بەخێر بیت ئێمە ئێستا لێرە بەردەوامە بین و ئەچینە لای کاک جەزا بزانین ئەو چی ئامادێ و زۆر سپاس تەوان من زۆر خۆشحاڵم زۆر شادومانم ئەوەی کە لێرە بینن ئەو ستا بەماندونە ناس و خۆبەخشەیە کە بە درێژایی لە مانگی دووەوە لە ڕاست ئەتوانم پێتان بڵم لەو کاتەیە کە قەدەغی هاتوچۆ بوو کە کەس بۆی نەبوو بێتە دەرەوە بیرمان لەو کە دەوە ڕادیۆی گەڕانمان دامەزران سەرەتا تێستە ڕۆشت و تەنها بۆ
یعنی بەخشی ئەزممویمانە بوو بۆ ماوەی دوومان بۆ نەکبەتی دوو قەیرانی زۆر گەورە بەسەر هونەرمەندانە هات هەر لەو کاتی بەخشی ئەزممویە دوو هونەرمەندی گەورەمان لە دەزا ئەوش هونەرمەندانی هاوڕێم عتا چاوشین و هونەرمەندی نەمر و لە دڵاشیرین سابیر کوردستانی بەڕاستی زۆر زۆر ناخۆش بوو ئێمە دوا بە دوایمە کۆڵمان نەیە بەردەوام بووین لێرە لەم بینا بچووکەیە کە بینەیەکمان گرتووە لەسەر ئەرچی خۆمان هەموم کارمەندانەی لێرە نەبڕۆمایی شانازی و تازی سەری منن چکە هەر هەمووی خۆبەخشە بە خۆشمەوە بە سەررجەم ئەوەی لە پشتی کامێرەش وەستا دیار نییە کاکە ڕێباز و کاکە دابانە دوایەوان ژە بێنە ناو کادرەوە کاگەحمە خۆشناوەتی لە هەولێرەوە بەقەدەر هەمومان بەتەنیات و ئەمڵە ماندووە ئەو بە هەموو شتەکانەوە من یەکەیەکە هەر حەسەکەم وەکو ناسینێک لە کاکە ڕازگۆ دەست پێکەم کە لە یەکەم ڕۆژە لەگەڵمان نایە خات و جوانە کە لە پشتی کامێرەوەش بە هەمان شێوە کاکە محەممەد ئەو چاوانی ماجەکەم خات و جوانە وڵاتۆ دەکاترەوە نەمزانی نەمبینی کاکە خۆی چکرێتەوە بەخواانە خات و کاڵەیە خوا بەخێر بێت ئەویش بوو بە سکاڵەخان من بە کاڵێ لایم ناسراوە کاکە جەلاگۆڵەیی خاتوبان عیرفان کاکە بورانستاری خۆشەویست کاکە سامانی حاجعلی کاکە ئاوکار کاکە ئاریفۆزی براگەورە خۆشەویستەکەمان لە دڵە شیرینی هەمومان کاکە سمکوی میرزاپور و کاکە ڕێباز تورجانی مامەسا ئەیوب یوبی گوڵ کاکە ئەمجەدی برای وە کاکە ڕێباز و کاکە دابان و کاکە هاوبەشیش لێرە لەوێر هاوکارمان بۆ کاکە هاوبەش خەریری خۆشەویست بەڵام تا ئێستا ناتوێتە ناو حەڵقەی بازنەی ناو بەرنامەکانمانەوەی شیوادارم لە داهاتوە بۆکو ئەو بتوانێت خزمەت بکاتەوە پێشتر خزمەتی زۆر کردووە بە ئێمە نابێ ناوی لێات بکەین من مایک بەرێم بۆ ئێوە چکە ماشەڵام ڕۆ زۆرین بۆ خۆیان بێ بە شەڕ لەسەر پێشکاری پێم وابێ چیتان هەیە باسی بکەن هەرچێکە جارم لە هەڵەکانەوە دەست پێکەم کاک سامان جاری وایە ئەڵم کاک محسین لە گوێچکەیە هێتوانەکەڵە کاک زەینەدین کوورە کاک سامان بۆ خاتر کاک نامیق ئەڵە کاک تەیفور کوورە کاکە بۆ خاتر جەلال آخر هەفتە پێرێ بوو بەرنامەکەی ئەڵم خۆی بە هونەرمەندەکەڵە چی فەرمان بێلانەیە سەعات و نییە کە لەگەڵ یەک بەرنامە پێشکەشەکە ئەڵە فەرمو کاک بەرەم گۆرانەکە پێشکەش خۆشم تخوا بە پیاوعی بە باسی خۆی بکات لە بەرنامەیەکە ئەوە نەموتووە لێمە لە قەیرانە دایگوێن وتە ئێستاژەوە بەرهەمێکی ڕادیۆی قەیران نەم تێک منیش نانە هەر دڵخەمە دەم وەکو مۆتا منیش پیرۆزبایی ساڵی نوێ لە هەموو هەوادارانی خۆم و هەموو جەماوەری شاری سلێمانی و هەر چوار پارچەی کوردستانەکەم پیرۆزبایی لەم ستافە جواناکەم کە هەموو وەکو خوشکبرا لێرە خزمەتێکی ئەگەر پچکۆلەشمان بەو جەماوەرە خۆشەویستە کردبێت هیوادارم لە کەم و کورتیمان ببورن پیرۆزبایی خۆم لە کاکە جەزای خۆشەویست بە تایبەتی کە زۆر ماندووە لەگەڵ هەموو ستافەکە و ماندووشە بەم ڕادیۆ خنجیلانەوە ڕادیۆ میلی گەڕیان دەست و چاوی خۆش بێ و چای ماجەکەم من هیچی ترم نەماوە پجارە پیرۆزبایەکەم نادوای جایەمە و ناومەوجە بەڵێ ئیشەڵا نەک بەرنامەکەی من ئەگەر بگرم سەگەر ڕۆی بۆشتنەوە دوتم تا 2022 بەتەمای نیم بەڵێ ئیتر بەجلی تازە و بە ستایلێکی جوان و بە دیکۆرێکی جوانیەمە و خزمەتان ئەوەی پێم بکرێ لە تواناما بێ خزمەت بوو جەماوەرە خۆشەویستاکەم خۆم بە بچووکی هەموو لایەگەزانم ئیتر بەرنامەکان هەمووی ئیشەڵا هەر لە بەرنامەی وتی و بەرنامەکەی کاک جەلال و ئەم ستافە جوانە هەمووی گۆڕانکاری تیاکەن هەر لە ڕووی جلوبەرگ هەر لە ڕووی دیکۆر هەر لە ڕووی پێشکەشکردن ئیشەڵا بێتە مای خۆشی و خندێکی خۆشە خینە سەر لێوی هەموو لایەک خۆشەویستان بۆ پەیوەندیکردن بە بەرنامەیە هەروەیان پێڵم چێ بێ پەیام و پیرۆزبایی و ڕەخنە و پێشنیاری هەبێت توانێت لە ڕێگە هەر دوژماری مۆبایلی رادیۆەوە 0 471 52 64 و یاخود لە ڕێگەی ژمارە مۆبایلی 0 750 کاک جەلاجان منی چم نیە ئێوە آخر وتمان شتەکە بەسەرەیە سەرێک کاک بورانە برە ئەمڕۆ هەموویە بێ بیڵێ لە ناخی دڵەوە پیرۆزبایەکی گەرم لە هاوڕەکان مەکەم لە سەرجەم هەواداران و بینەر و بیسەری ڕادیۆی گەڕیان لە لای خۆمە زۆر سپاسی ئەو هونەرمەندە میلیاناکەم کە بە درێژایی ئەم ماوەیە هاوکارمان بۆ توانیوانە کە بەرنامەیەکی جوان پێشکەش بە ئەو جەماوەرە خۆشەویستە بکەین ئیتر هیچم نەماوە ئیشەڵا ساڵی 2021 ساڵێکە بێت هەرچی نەهامەتی و قەیران و ناخۆشیەکانە لە کۆڵمانە بێتەوە بە تەمەنای خۆشی و سەرکەوتن
ئەرەوەڵا هەر یەکسەر لێرەیە ئەوە تازەترینە انتظارم حومالان برن بانتظارم یا خواني بینم فرمێسکی چاوت یا خواني بینم فرمێسکی چاوت هەناسەی سەردم شێتە جان دڵی شکاوم هەناسەی سەردم شێتە جان دڵی شکاوم كراسي فقيري بوتم لبركر كراسي فقيري جواني خوم دانا والله ببيري جواني خوم دانا والله ببيري ساقي قردي كوش ياران ديارن ساقي قردي كوش ياران ديارن حومالان برن بانتظارم حومالان برن بانتظارم لپاش گشوه شباقی هیا لپاش گشوه شباقی هیا نازانم شوخی شبق لاجویا نازانم شوخی خواجان شبق لاجویا ساقی گردی کوچ یاران دیارن ساقي قردي كوش ياران ديارن حومالان برن بانتظارم حومالان برن بانتظارم بخوشي داك سەرەی بانەیە بانە بانەجا منش بەخێراتیان مستافە جوانە کەم بەخێر بێن بەڕاستی سێ مانگ بەخۆشی بەسەرمان بێت یەکەم دەستخۆشی لە کاک دەزای ئازیزەکەم کاک بورهان کاک دابان کاک ڕێباز کاک جەلالی خۆشەویست هەردوو ڕێبازەکە کاک سامان کاک هاوکار کاک ئاری کاک محەممەد خاتو سکاڵە خاتو جوانە کاک ڕازگۆ کاک ئەحمەدی خۆشەویست بەڕاستی دەستخۆشی لە کاک ئەحمەد دەکەین لەگەڵ هەمومان ماندووە کاک ئەحمەد هەر سەرکەوت و پێمان خۆش بوو کاک ئەحمەد لەگەڵمان بۆ ئەمڕۆ کاک ئەحمەد پێمان خۆشە گەر ئێستا پەیوەندیەکەی وەرگرن بەڵێ کاک جەزا پێمان خۆشە لە تۆ دەستی پێ بکەین پرسیارێکی لێ بکەین وا دیارە کاک جەزا لە هەمومان ماندووترە لە ڕادیۆم دەستخۆشی لەکەین لەشت ساق بێت هەمووتان جێشانەزی لەشی باشە زعیب نەبووی کاک جەزا خۆ ڕۆژوێ بۆ قادرمانەیە ئەو شەیدمانەکە نەردەوان ئۆکسجینمان بۆ دانێن ئەم مەسعەدەی ئێمە ژەڵی لەسەر ترافیک لایتەکەی فلکەی کاوەیە ئەڵێ بە مۆریزە ئیشەکە دوو بەکانەوە کاکە ناقە بووتە ڕادیۆ قەیران بە قورئان عینە سەرەوە کارەبانیە مەسعەدەکەی هیچ ناکات کاک جەزا چۆن بۆ ئەم ڕادیۆت دانا ئەم بیرۆکەیە چۆن بوو من لەگەڵ ئەم ستا بەماندوونەناسی کە لێرن کاگاری لێ لەو ستا بەکۆنەکە و برادران کاکدابان هەمویان با کەس بەدەر نەکەم بەڵام کاگەی بە هەر مەسیرێکمان لەگەڵ کاکبوران و کاکە جەلال و خۆشەویستان لە کۆمەڵی هونەری میلی ماوەی زیاتر ئەتوانم بڵێم 20 ساڵێم بەخۆ بەخەشی شەکەین
بەڵام زیاتر لە دوای دروستبوونی داعش ئێمە لە 2013ەوە هەموو هەفتەیەک دوو چالاکی خۆبەخشمان ئەنجامداوە لە قاوەخانەی کەلتوری زەردەشت یا لە سەنتەی ڕۆشنبیری سەرا ماڵی کولتوری سۆفی کەریم چاخانەی شعب لەم شوێنانە کە ئەم کەرەنتینە و کۆرۆنا نەفرەتی هاتە پێشەوە کە دنیای هەمووی تێکگا کە دوژمنی مرۆڤایەتی و ئینسانیەت و هونەر و هەموو شتێک بوو بیرمان کردەوە ئێمە دابڕین لە جەماوەڕە خۆشەویستەکەمان باپەلە بیرم لەم ڕادیۆ کردەوە باوەڕم پێ بکە ڕۆژیکە و بورژوشەمان دانا من ئەتەجەور بوو بە حاڵە هاتوومەتە هێرە ئەومان دانا و دەستمان کرد بە پەخشی ئەزمموی خۆشبەختانە ئێستا دانا بڕاوین لە جەماوەڕەکە و سامان لێرە لە ڕێگەی لای بکەنمانەوە ئەو بەرنامانەی جاران دەچوین لە شعب پێشکەشمانەکەی یا لە قاوەخانەی سەردەشت ئێستا بە ئۆنلاین چکە خوێندنیش بۆ بە ئۆنلاین کۆنسێرتیش بۆ بە ئۆنلاین حەفلەکانە بۆ بە و هەر مویمە بەردەوامی لەگەڵ خۆشەویستانمان بەسەرهاتی خۆش کاک جەزا چاوەڵای منە بەسەراتی خۆش هەیە لەگە کاگوران بەسەرەتان زۆرە وڵی لەگە کاگوران خۆ ئاگادارە نازان بەسەراتمان زۆر زۆرە بەڵام ئێستا چیم بیر بێ جەنازێکی جەنازیتی کاکە ئەمان ئەموو ئێستا بێژەرەکانی تریشی پێ کردووە لە هەر شوێنێک بەڕاستی ئەڵێمەوە مەجبورم لێرە بێڵم هەر شتێکی جوان ببینیت ئێستا جەنازەکەی جەزا ئەتر ڕۆژی دەزە جەنازیم نێن بە ئارزاوت نازانم کێم جەنازێن دەستە خۆش بێکار دەزاییان بە هیوای بەردەوام بوون ئەم ستافە جوانش بە هیوان بەردەوام بێت کاک هاوکارتۆ خۆش بێ بانەجان سەرەتا پێ خۆشحاڵم بە ئامادەبوونی هەمووی بریا ئەمڕۆژ کاک ئەحمەدیش لێرە بایە دەردی کاکەزا فەرمووی ئەگەر بەقەت هەرێکێک لێ مەمان و نەبێت دیارە لەوەیە زۆر بلا زیاتر لە هەموو مامانوو بێت من هەر لە بڕواکە لە 2020 هاتووە ڕقم لەم ساڵە پێش کۆرۆنا و یعنی هەر نییە نەهامەتی بوو توێرەش لەگەڵ کاکبران ماشەڵمان لەسەر مانگی 12 کرد کەمراوە ناڕۆ جا بۆ هیوایم بە ئاسانی ساڵی 2021 دەست پێ بکەین نەوەک وەکو 20 بێت ئەم هەموو نەهامەتی و ناخۆشیێمان لە کۆڵ بێتەوە و لێرەشەوەی ئێمە بتوانین لە خزمەتمان بەردەوام بین و بە خۆشحاڵیەوە ئێمە بەم ستافە جوانەوە لە خزمەت بینەران و گوێگرانی خۆمانە بین بۆ هیوایەشم خزمەتێکی بچووک بە تەواوی ئەو هاوڵاتی و خەڵکە ئازیزە بکەین کە گوێگر و بینەری ئێمەیە هیچم نەماواگەر هاوکارگیان بەرنامەکان لە دوای سەری ساڵ چی لێیەت لە ساڵی تازە بیرۆکەی بەرنامە چی هەیە بیرۆکەی بەرنامە بیکەم بە سوپرایزیان کەشفیکەم وەڵا کەشفی ناکەم ناوەکەی مەڵێ هەر هێشتا لەسەر ناوەکەشی ڕێ نەکەوتین بانەجان وەڵا وەکو بەرنامەکە پێ خۆشحاڵ بووم بەرنامی خۆمان تەواو بوو سێ مانگ کۆمەڵی بەرنامە و یادگاری جوانمان لەگەڵ بەرنامەکەی بەجێ هێشت تابان ئەوە بە حکمی ئەو قسانەی کە بۆمانێتەوە بە خۆم ناڵم هەڵبەتە وازم تۆش گۆڕانکارێکی تاوا لە بەرنامەکەی وایە خۆمان دوای لێکن بەس من نای بەرنامە ئاشکرا ناکەم با بێتە سوپرایز منیش بەرنامەیەکم پێیە بەڵامی تر جارێ نەوەڵە ئێستا بەرنامەی خۆمان لای ئێستا بەرنامەکە لای بەمانەیە لە فکرما کاک جەلال ئاوە ئێستا دەری نارم لە فکرما ئێتر ئەوە بەرنامە و چیتریشێت تۆ پێشکەشکاری دێ جا هاوکار دەنگشی زۆر خۆشە ئێستا من هاوکار تو سێ مانگ لە بەرنامەکەوتمان گۆرانی نەوت لە دوای بەرنامە تو گۆرانێکت بەڕاستی دەنگی زۆر زۆر خۆشە ئێستا گۆرانمان پێشکەشکار ئەیڵێن باشە بەس ئێستا یەکسەر ئاوانە باشە لە کۆتایی گۆرانەکە پێڵێن باشە بڵێ ئیشاڵڵە نەوەڵا پێدەڵێ ئەمڕۆ ئیشەڵا و شت نییە کاک دەزا ئەمڕۆ ئیشەڵا و شتی وانە نەجاتن نابێت ئەبێ ڕێکی خێن بەسەر چاو دەستە خۆش بێ هاوکارگیان بە هیوای بەردەوام بوون دەستی تۆ خۆش بە ساقات کاک ئاری جا کاگاری کاگاری گیان بەڵێ بەخێراتن تەکنی کاگاری توشوادارێکێک لەگەڵمان بووی لەم ستافە جوانە زۆر سپاس بۆ هەموو هاوڕێیان من زۆر خۆشحاڵم کە توانیمە چەندی ساڵە خۆبەخشانە لەگەڵم ستافە جوانە کارکەم ئەمە مایش گەوری و شانازیە بۆ من وەسەرەتاش پیرۆزبایی ساڵی تازە لە هەموو گەلی کودو لە برامەسیحەکانەکەم هیوادارم ساڵی 2020 بڕواو نێتەوە ناخۆشترین ساڵ بڕوا دەبێ کاکە جەلال یعنی ئەمە تەسەوڕێکی تاو نابێ 2020 ناڕوا ساڵ بە ساڵ خۆ لا ماشەڵڵا گەورە بووی هیوادارم ساڵی 2020 شەڵ بێتە مای خێر و بەرەکەت بۆ ئەم میلەتە جا کاک ئاری نکتێ یاخۆ گۆرانێکمان پێشکەشکەی ئێزان گۆرانی بێژ من گۆرانی بێژ نیم ئێمەتمانە گۆرانی بێژی مان پێشکەش باکە ئەی بۆ شتێکی خۆش نەجێڕمەوە
خەینا دڵی بانەجاری ناشکێنم گوارانێکی بۆڵم دوایی سپاس ساڵی 90ەکان بوو لە هۆڵی کانی ئاهەنگی حەفلی زەواجمان نەبوو جاران وەکو ئێستا نەبوو ئۆرگۆ بتەتەوەر بێ و ئەنواع بەرنامەی تیا بێ هەبوو نەبوو سەیدەری 62 بوو لەگەڵ ئەگەر یا کەماچێ یا باڵەبانە یا سازێ لەگەڵمانە بووە لە هۆڵی کانی حەفلەمانە بوو من بووم لەگەڵ هونەرمەند کاگە ڕەزا چاوەڕەش برادەرەکەی تر مەریوا قادر بوو هەورامیەویش ڕەزات ڕێکشم شێرەکەی بەسەر بە عفومان کە کاگانی قوربم وەڵا کاکە ڕەزاوتی ئاری ئادی تۆن بۆ مەریوان بەرز جامەرێت طبقەی دەنگی و هەر منتیقی هەورامان بەوان طبقەی بەرز دایم طبقەی زۆرتی ئاری وی بەرز کردو تۆنی دەنگیان مەبەستم تۆنەکەیانە تۆنیان بەرز وەکو وتری ئەدایان فەرقی هەیە لەگەڵ ناوچەکانی ترە ڕەزاوتی کاکە بەرزی کرد بریدم بە ئاخر تۆن گیانمە ئاخر ئەو داماوە نییە خواوەکی دڵی خەری وەتەقی ئەوەنی هەری دای بەزن دامنە بەزان ئەیرە اتفاقمان کرد لەگەڵ ڕەزایان مەریاسی بکە باشە کاکە جەلال ڕێک فیشەکانی لێ کردو لە سایدەرەکە بە سایدە بنە ئەو خەڵکەیە ڕۆی ڕەزا هاواری کوورە کاکە خەڵەکە پەرهیز دەستە خۆش بێ کاک ئاری پەیوەندێکمان لەگەڵا پەیوەندی باوکی محەممەد وەرگن ئەم کاتە باش باوکی محەممەد ئەم کاتە ئێوەش باش دەستخۆشی بەرنامەکەتان دێکم میوانەکان سپاس بەناوی سەرجەم کارمەندانەوە قوربانم بەڕێزم وەڵای عەزیزەکەم بۆ نسبەت 2020 بۆ 21 من وازم 21 مان خراپترێت نایشەڵا باشترە بێت ئەگەر باشتر ئەگەر تورکیا بەزەیی بێ پێمانە نەوتەکەمان باتەوە لەو ئیمزا کردومانە احتیمالەیە باش بێ ئەگەر بەزەیی نییە پێمانە نەزانم خراپترە بێ و باش دات ئەڵایتر بەشم خۆیان جەڵدە بە لە دۆغان ئینشەڵا نەجاتمان گوێیتر نەوتەکە گەڕێتەوە باشە بێ ئینشەڵا أنا قناعات هذا بروكرابية ما ألو بەڵێ باوکی محەممەد قربان الله ما أجر أنه تمام وأنا قررت ومن تأكيد هذا من خراب تربي وباش نافي لا إن شاء الله باش ربي بشتيوان بخواي جورا باش ربي كاكا حميجيا والله الله يترفنا بخوا وسلسل جيني فقير هموش دوقات جران بو عزيزة كان يدر بنزينة نوتة خواردمانية هموش تك باوکی محەممەد جان وەکو ئەم ڕادوێمەکە وەکو خۆم لە دەم دەرچوو دەتاوەتم ڕادوی قەیران لەناو هەموو قەیرانەیە هەر گەشتبینین دڵی ئەوە خۆشەکەن ئێوەش گەشتبین بن دوعای خێرەکەی هەموو ئیشەڵا وڵاتەکەمان ئەو نەهامەتیانە تێپەڕێنێ بەرەو ساڵێکی پڕ خۆشی ئیشەڵا نابنی قوربان ئەگەر حکومەت وەک ئێوە وا بووایە خەڵک وازان گورب و مەڕ پێکەوە ئاوێ خواردەوە بەزمەعەلەتە کۆمەڵی خەڵکە بەخوا باخەلیان کونە هەتا ماوە پڕ نابێ خوا گەورەی ئیشەڵا بەشکم خوا بکە پڕ بێتەوە و نەجاتمان بێ و باخەڵان بەشم خۆیان درۆمانێک بۆی تاوان بۆ گیرفانیان دانەناوە سەرڕێژ ناکە دەیار بێەوەی من کاتێکی خۆش کاتی خۆش بۆ باوکی محەممەد لای کاک ڕێباز تورجانی گۆرانی ماوە ئانی ئەی من بانەخەر وادم پێی باشە کاکاری بوو بوورە عیبر بە قسەی خۆی پشمان بێتەوە باشە کاکاری بێ جان نظرك يا جان نظرك ني وشربور
أي هاوار انتظارك ني وشرابور أي هاوار انتظارك بستي خمانا بابتينا سري ويسي خمانا فرسياري لفكي أي هاور أتاي كمانا قري خاتي منبو بمكاشتو خاتاي تدو أي هوا خيرنا يا تاري يا جانو يا جان يا نزارك ربني وشرابور أي هوا انتي زارك دەنگە هەر خۆش بێ کاکە عاریگیان ئەچنە لای کاک ڕێباستوورجانی وا دێر ئەوش بەرن ببوورە کاک ئەحمەد گیانە و کاتە و باش سڵاتان لێبێ و کاتتان باش سڵاو لە تۆی ئازیز کاک ئەحمەدی خۆشەویست پیرۆزبایی ساڵی نوێت لەکەین بەناوی سەرجەم کارمەندانی ڕادیۆی میلی گەڕیانەوە سەری ساڵی تازە لە ئێوە لە گشت کارمەندانی ڕادیۆی گەڕیان و تەواوی بیسەران و بینەران پیرۆز بێت سپاس کاک ئەحمەد گیان بەڕاستی شوێنت دیارە قوربانی ئێوە دڵخۆشم من لێرەوە دڵخۆشم یاخوا دڵخۆش بی کاک ئەحمەد بڵێ کاک ئەحمەد گیان پێمان خۆشە ساڵی 2020 بۆ تو چی گەیان والله ساڵی 2020 بە پێچوانێ هەمووتان بۆ من خۆش بوو ئێوە کۆرۆنا نەبوو والله کۆرۆنا بوو بەس کاکە ناحەقم نییە من لە 2020 هەموو گوڵە جوانەوە هەموو خۆشەویستم ناسی ناحەقمە ناحەق نییە کاک ئەحمەد گیان گیانی من سەری ساڵ گەشتۆتە لایەوە ئەگەر بە قوربانە بم هەر لەگەرا چاوەڕێکە ناردوومە لێی وەرگرا باشە بەساقەو بم نەوتەکەی وەکو نەوتەکەی 5 ساڵ جارێکی لە ئێمە خۆ بەڕات ئەیچی وەڵڵای ماموو ڕۆژە وەریەگرین آخر لای ئێوە گەرمترە بە قوربان لای ئێمە سارترە ئێمە 2 ساڵ جارێ وەریەگرین کاکە بەفرەکە لای ئێوە سەرمایەکە لای ئێمەیە فەرقی چییە جەمووی هەوا ساردەگەر بوویت ئێمە لە مانگی 12 یەک دەبە ئینتیک فرێزە خۆین بۆ مانگی 3 ئیتر هیچمان لێ ناکە کاک دەلال جا شتێکی خۆش ئەو ڕۆژە ڕوویدا بەڵێ قسەم لەگەڵ کاک دابان دەکرد بە تەلەفۆن دیار بوو بەرنامەی ماچی گەڕیانیان لەگەڵ کاڵەخان کردبوو باش کە سەیری بەرنامەکەم کردەوە ئەو بڵێم قسانی لێ تۆی وەرگرتەوە هەمووی قەت عاباس نوکتەیەکی جێراوەتەوە بە دیارکەوتووە الله معجیبم وەکو هەموو جارێ ئارە وەڵای گوتم بەخوا بە کاک جەلال دەڵێم دیسان دەستی ئەمەشی تیا بوو ئەمەی پاڵیشم ئەی خۆی چی ئەو تاوانبارێکم لە پاڵایە جارە چاریان نەکرد گوتم بەخوا بە کاک جەلال دەڵێم لە خەفەتە سوید سیارەکەی ناو سیارە بەجێ هێشت و سیارەی قفڵدا بوو بەخوا پێم خۆشە قەی ناکەم لە بازار و بە پێ چۆتەوە ماڵ سویدەکەی دووەمی هێناوە اینجا سیارەکە کردێتەوە ئەزانی چی من شانسم نییە من خەمی ئەومە ڕۆژە ئێرە بڕوخێ لە کاتی بەرنامەکەی منە ئاتی بەس لە کاتی منیشان بینایە پەردەدا کوتن هەمووی خەتە کاک دابانە یاخوا سەرکەوتوو کاک ئەحمەد من سپاسی جەناب دەکەم تۆ پیاوێکی زۆر جوان و بەڕێزی قوربانیەوەم لە خزمەتێوەدا پێشمان خۆش بوو لێرە بوویتایە لە خزمەت تا بووینایە بەڵام کاکە ئەم بلاجکتۆرە منی کوێر کرد بۆ خاتیەوە خوا پێغەمبەر وەڵڵاهی شتێکش بڵێم بڵێ باوکم بڵێ ئەو کاکتم کوێژ لەگەڵی عاجز بووم بەس قەینا بە لەو بەرنامەیە لەگەڵی عاجزمەوە سەبەب وەڵڵاهی لە بەرنامەیە تقریبا ماگێک پێش ئێستا دەبێ وعدی بە کاک جەزادا کە ڤیدیۆیەکم بۆ بکات تا ئێستا نییە
کاکسم حەقمایان کاک ئەحمەدجان جان هەرە تۆ لەو هەولێرە نزیکی لە وەزارەت توشتەوە دەنگوماسی موچەوتیان دوان بەسەرێکەوەیەن وەڵا ئەلوو ناکەی ئەڵێم تۆ لە هەولێری لە وەزارەت توشتەوە نزیکی دراوسێتانە ئەوتیان دوو موچە بەسەریەکەوەیان وەزارەتی داریا بێ ڕاست بێ داوای خشتیان ئەوە موچەکەی ئەو جارە بە مانجی چوار تێگەی وای زانی مانجی نیسانە یعنی وانە کڕواتی کاکەوە وەزیری دارایی گوتیاوەیە ڕادیۆ گوتیان زای ڕادیۆ ئەوە سوپرایزی سەری ساڵە وەڵام من برادەرێ وعدی وتی بۆ خوا دوانەکە بەسەریەکە وەرگرم وحد بە یەک جوانەکە بەم بە عەرزە بەخوا کاکە نابینی کاکە هەر لێرەوە سوپرایزێکرا بگەینم بەرنامەیەکم لە هەولێر کردووە هاوشانی بەرنامەکەی سکاڵە خاماکی گەڕیان لە هەولێر ئای بژی ئینشاڵڵا ئیمشەو یەکەم ئەڵقەی تا پێشەکرێت چاو ماجەکەین دەستە خۆش بێ کەسێکی لە خزمەتی ئەوە ئەم کاتێک خۆش بۆ ئێوە یاخوا میشە سەرکەوتوو بن حافیز بە کاک قوربانیە جابانیش بە نوکتەیەک داغڵ بم پیاوێک بە ژنەکەی لە ئاف ژنەکە وەڵایی ئەوەی ڕاستی بێت لە دایرە پیان وتمە بێ خۆ فێری عەرەبیکەی ژنەکە شەڵەنجا پیاوەکە من عەرەبی زانم چی فێرە کاردومانە وڵایی ژنەکە گە ڕێگەم بێ ژنێکی عەرەب بێنم بەشک و فێر بم ئەگە فێر نەبم لە دایرە دەرمەکەن ژنەکەش یێڵێ ئەی بۆ نایی پیاوەکە زمانێ ببڕم و بڵێن کەڕوڵاڵ و بەشک و خانە نیشینگری بەخێر بێتەوە بەخێر بێتەوە کاک ڕێباز وا دیارە کاک ڕێباز بۆ سێ مانگە لێرە بەرنامەی هەیە بەرنامەی گوڵخانەی شەعر ئەو سێ مانگەمە و باس کەی هەموو بەرنامەکان بەسەرهاتی خۆش ناخۆش سەرەتا بەخێراتنیەوەی ئازیز دەکەم خۆشحاڵم کە هەمومان ئەمڕۆ کۆبووینەتەوە و جێی کاک ئەحمەد خاڵیا دەستخۆشیش لە جوانەخانەکەم کە ئێرەی بە من ناساند و هاتمە ئێرە وەڵا جا تا سەرەتامەوە دەستم پێکرد بە ئەم بەرنامەیە بۆ من یعنی جێی شانازی بوو من هەر لە ڕۆژهەڵاتیش بووم کاگەی و دەزانێ من سەردانی تەواوی هونەرمەندانم دەکرد ینی هەر لە تەورێز بووم سەردان مەکرد تەواوی شارەکان سەردانم دەکەن و ئێرەش بەڕاستی بۆم زۆر پیرۆز بوو کە ئەوەی کە لێرەن هەمووی خۆبەخشانە ئیشەکەن ئایا گۆڕانکاری بەسەر بەرنامەکان بەڵێ بێگومان گۆڕانکاری پێدەم و گۆڕیت نێوەکە شێرەوەڵە بەڵێ کاک ڕێباز بەوای سەرکەوتن پێمان خۆشی بچن لای گۆرانیە کاکسیمکۆ زۆر باش بەڵێ کاکدانا سڵاو لێ دەکاتوانە مانگە سلااوت لەبێ وەڵای من وەم زانی ئەوە چونکە من بەلای فاسەیری ناکەم بە زەناو تەکسێکەیە بەڵێ گوێبیستی بەرنامەکەی ئێمەی بەڵێ بەڵێ بەتەکیید من دایمە هاوڕێگەگیری بەرنامەکەتانم بەڵێ دەستخۆشی لەکەین و سپاس دەکەین تۆ چیت هەیە بۆ ساڵی 2020 و هیواخوازی ساڵی ئایندا ساڵی تازە چی بێت چی بگەێنێت بۆ گەلی کوور بە تایبەتی دەستخۆشیتان لێکم بۆ ڕادێ خەندیلانە بەڕاستی ڕادوەیەکە هەتا بڵێ بەبری ژێگرانە هیوادارم ساڵی تازەش ساڵێکی خۆشی بێت بۆ میلەتی کوور بە تایبەتی ئینشاءڵڵا کۆتایی بەرنامەکەکان بێت هیوادارم ئێوەش بە بەرنامەی جوانەوە بەرنامەی جوانان پێشکەشکەن طبعا ئینشاءڵڵا ئێمە بەردەوامە بین لە ئیشەکانمان و خزمەتە گەێنین بە ئێوە و سپاس دەکەین دەستخۆش بۆ پەیوەندیەکە حەزەکەم گۆرانی گەڕیان بەڵێ کاکدانا حەزەکەم کۆبلەی گۆرانی گەڕاندا پێشکەشکەن خۆشحاڵە بین بەڕێزی بۆ سەفەرێ ئەڕۆی ودايار بيه بوصفر ياروي الله يار بيه ورم سرقر ديه ريها وار بيه نبي رد ما سوا
نبيرت مالي شاور ورديم لنا ومشارع وقربانتيم لنا ومشارع وقربانتيم أواتو رشتوي من البيت أخاد أواتو رشتوي من البيت أخاد بدار من وطا كوتك يا عمايات بيني من وطا كوتك يا عمايات وسفر راي وداعي عربي وسفر راي الله يا عربي درب سرق الدين ريها عربي نبيرة مالي جاور والديم نبيرة مالي جاور والديم ونعرف شارع وقرب والديم یاخوا بەخێر بێتەوە دەمە خۆش بێ و زۆر سپاس بۆ پەیوەندیەکەم چاوی ئێمەی کاکەدانە خوا لەگەڵ بێ ئینشەڵڵا قوربانم کا ئەحمەد بێزارە ئەلو کاکە ئەحمەد گیان کاکەم تو سوپرایزێکم بە دلیڤەری بۆ ناردۆن ئێگاتە لاتان بە ماتۆر ناردووتەیە بە تەکسی دلی ئێستا دەگات تەلاتان باش بابێ باو ئەو بیرم چ گوتم باو سوپرایزتان پێ بڵێم ڕۆحی منە ئەی کوا کاکە ئاخر جات خوات پیاومێ بۆ قادرمانە سەرکەوێت و دابەزێ ماڵاوە بێ و کەی سوپرایزە تۆ هیچ نەبێ بوو ناردایە بۆ ناو ستۆدیۆ ئەوە هات بۆ ستۆدیۆ هات ئێستا دەستداتان دا باش باشە بە قوربان زۆر سپاس ئەچینە لای کاکسم کۆ بەیوان بەدڵتان بێ و سوپرایزە زۆر سپاس مەمنونی قوربانە ئەوە هاتوو بۆ جەژنانە دێ لەگەڵ یەک چاکە گۆرانی ئەوە هاتوو بۆ جەژنانە دێ لەگەڵ یەک چاکە گۆرانی عەزیزەکەم جەژنت پیرۆز چونکە هیوای کوردانی جەژنت پیرۆز جەژنت پیرۆز جەژنت پیرۆز جەژنت پیرۆز بێ جەنە ئەی یاری شیرین جەژنت پیرۆز بێ جەنە ئەی یاری شیرین هەی گوڵاڵای گەشتیانەدایان بە پێکایانین وارە بۆشانی وارە جێژنایانایە وا لە هەموو لاجان چەپڵە ڕێزایانایە وا لە هەموو لاجان چەپڵە ڕێزایانایە عزیز دارونم جەنەبایە و جێژنە خۆشایە عزیز دارونم جەنەبایە و جێژنە خۆشایە لەگەڵ عاشقی تۆ جەنەیەک جار بە جۆشایە وارە بۆشایی وارە جێژنایانایە وا لە هەموو لاجان چەپڵە ڕێزایانایە وا لە هەموو لاجان چەپڵە ڕێزایانە هەرێ عەزیز دەزانێ ئەم دەی زۆر پەشێوایەوە عەزیز دەزانێ ئەم دەی زۆر پەشێوایەوە ڕاستم پێیە بڵێ ئایا توخوا مایە چت کێرایەوە ڕاستم پێیە بڵێ ئایا توخوا مایە
تتكيرايا هاي تاوجوان 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 جواني دبهري خوايا تاوجوان 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 جواني دبهري خوايا خزقال دنيا يا ديدي بيري نبوايا يا خزقال دنيا يا والله جوان يا ربوايا خزقال دنيا ديدي جوان يا ربوايا هر خوزگاه هر شو باید دی روز نبیتاوا خوزگاه هر شو باید دی روز نبیتاوا دستم نگردنی دی یا یار نبیتاوا دستم نگردنی دی یا یار نبیتاوا چاو جوان چاو جوان چاو جوان جوانی دبهری خوایا چاو جوان چاو جوان چاو جوان جوانی دبهری خوایا خوزگال دنیا یا دی پیری نبوایا خوزگال دنیا یا والله جوان یا ربوایا خوزگال دنیا دی جوان یا ربوایا های هوری رشیقم هوری رشیقم هوری رشیقم هوری رشیقم تو رشد باشی امنی جباری غم تو رشد باشی امنی جباری غم دردم دبابت در هناسی سردیم دبابت در هناسی سردیم هوری رشیقم هوری رشیقم هوری رشیقم هوری رشیقم تو رشد پوشی امنی جباری غم تو رشد پوشی امنی جباری غم ركزوكا للايم جانا ويرانا مالم ركزوكا للايم جانا ويرانا مالم وابودن سوزي جواني شوبيت بالم وابودن سوزي جواني شوبيت بالم بهار هاتوايا جانا بهار هاتوايا بهار هاتوايا جانا بهار هاتوايا دوستو دزگیران دی دی اجدا کاتوایا دوستو دزگیران دی دی اجدا کاتوایا بازرگانکی جانا به سرمایه خوب بازرگانکی جانا به سرمایه خوب آخر پشیمان هاوان رنج بازای خویم آخر پشیمان دی دی رنج بازای خویم بهار هاتوایا جانا بهار هاتوایا بهار هاتوایا جانا بهار هاتوایا دوستو دزگیران دی دی اجدا کاتوایا دوستو دزگیران دی دی اجدا کاتوایا
دەستخۆش یوبی گیان بە قوربانە بم کاجەڵە یوبی زۆر بێتاقەتە هەمووتان باشە بوونە بێتاقەتن هەمووتان بێتاقەت دیارن جەلال خاستن خۆشەویستێکمان لەگەڵ کاک عەبدوڵڵا لە ئیتالیاوە کاک عەبدوڵڵا جان کاک ئارام عەبدوڵڵا لە ئیتالیاوە کاک ئارام جان سڵاو لێبێت تەلەفۆنەکەدا بڕا ببوورە بچڕا پەیوەندیەکە کاک ئارام جان سڵاو مامۆستا دەزا بە قوربانی کاگاران بە مامان زانی لە ئیتالیاش کارەبا بڕا کاگارم کاگارام جان گیان من گوێم لێتە خۆشەویستیمان بۆ تۆ هەیە جانەکەم قوربانە بم خۆم بە خۆشحاڵ دەزانم کە توان ببورن کاگەران بە ڤایبەری کات و دیارە جەڕسمان زۆر بۆیە لۆتمان زۆر لەسەرا ئەوەی کەم بزانام کاگەرام عەبدوڵڵای هونەرمەندی دەنگخۆش و گۆرانیبێژی دەنگخۆشی لاو کاکە ئارامجانە کاگەرام سڵاو ڕێزمانێ بۆ تۆ ئەگەر پەیوەندەکە نەپچراوە ئەگەر پەیوەندەکەی پچرا بوو کاک شەخ سەربەستمان لەگەڵایە هاوڕێی هەمیشەیی بەرنامەکە و هاوڕێی هەمیشەیی بەرنامەکەی بانە و هاوکار کاک شەخ سەربەست سڵاو لێبێت کاک جەزاجان ئێوارەتان باش ئێوارە باش کاک شێخجان سۆری عەزیزانم باشن ڕۆحەکەم کاکە شێخجان لە دواساتی کۆتایی 2020 هیوای لە ساقیتان بۆ خوازم کاک جەزاجان هیوادارم هەرچەنە ساڵی داواتی ساڵی ئایندە ساڵێکی خراپتر بێت ناوا مەڵن تخوا کەستان ڕەژبین مەبن کاک شێخ کاک جەزاجان بڕۆ بکە یعنی ئێستا وا دەرکەوتەوە ئێستا بەنێ ئەوە ڕۆژ بە ڕۆژ قەیران بەرە و قەیرانە ڕوات ئەوە تا شت لەوە زیاتر گراتر بۆ کاک جەزاجان یعنی هیوا خوازم داوا لە خوای گەوراکەم ئەم کارەساتە لەسەرمان لا بەرێت ژیانێکی خۆش ژیانە پڕ لە ئارامی بە میلەتەکەمان بەخشی ئینشاءالله ئێمە ژەڕۆ هیوایەمان هەیە باوەڕ هەبێ ئێمە لە پێناوی خۆشبەختی و لە پێناوی دڵی ئەوە خۆش بکەین بزێ بخێنەوە سەرلێوانی ئەوە مێ بەردەوامی چاوتان باسم کاک جەزاجان جا من دەستخۆشکەری لە هەمووتانەکەم لەوەی لەم ڕادیۆیە کارەکان وەوەی لەو بۆ ئەو هاوڕێیانش کە تەلەفۆنەکەن بە بەرنامەوە من چاوی هەمویان ماچەکەم یعنی ئێمە بە ئێوە جوانێ ئێوەش بە ئێمەوە جوانێ بەڕاستی کاک جەزاجان ئەگەر ئێمە نەبیت ئێوەش نییە ئەگەر ئێوەش نەبیت ئێمەش بوونمان یعنی هەمومان یعنی بەستاینەتەوە بەیەکەوە کاک جەزاجان زۆر ڕاستە یعنی قوربانە بم کاک جەزاجان حەزم کرد پەیوەندیتان پێوە بکەم یعنی دەستخۆشکەرێکی زۆر زە بە تایبەتی لە جەناب بکەم کاک جەزا سوپاس بۆ دەستەکانت ئەگوشەم دەستەکانت ماچەکەم تۆ کابراکی زۆر بەڕێز و خۆشەویستی کاک جەزاجان زۆر مەمنونم بەڕاستی کاک شەرجان سپاسی بێپیانمەیە ئەوە تا گەڕێنێتەوە بۆ دووە ئێمە لەم سەردەمەیە باوەڕکە قەیرانی ئاویشمان توش بلێرەوە تا ئاوی خواردنەوەمان نییە کاک جەلال بە پەردا غەوێنێ کاک شەرجان والله کاک جەزاجان یعنی زلوفەکە ئاوایە ئیشنا هەمومان یارمەتیمانە بڕام کاک جەزاجان یعنی ئێمە بەس ئەوەمان لێ پەیوەندیەکەتان پێ بکەین ئەوەمان نییە بە یارمەتیتان کاک شێخ تۆ جەنابەت دڵنیام لە ڕادیۆکەەوە گوێبیستمان ئەگە ببینین ببینین نایە لایڤەکە و کاک جەلال ئێستا ئاو بێنێت جلەکانی منی لە بەکرۆ زۆر درێژە 50 سانتیم درێژترە شەڕواڵەکە کۆتۆ ژێر قاچەوە پەر لە پێەیە بەخوا بە قاقای ئەو خوشکانەیە دیارە قوربانم کاک جەزاجان هیوای کاری باشتان بۆ خوازم هیوادارم ساڵی ئایندەیە کاری باشتان بتانبینم کاک جەزاجان سپاس بۆ کاکە شێخجان سپاس بۆ کاک شێرزەبەست دەستی هەمووتانە گوشم سپاس بۆ هەموو کۆمنتانە گەر هەمووی فریانە کەوتو بخوێنمەوە بە خەجاڵەتی وەڵێم سپاسی بێپیانم بۆ کاگەردەڵان قاسمی هونەرمەندی دوورەوڵات بۆ کاگارام عەبدوڵڵا لە ئیتالیاوە کە پەیوەندەکەی بچڕا بەداخەوە بۆ کاک زەزا خەباتی کە پەیوەندەکەی بچڕا هونەرمەند بۆ هەموو خۆشەویستانە عومەر ئیبراهیم عومەر میرەیی هاوسەر ئەسعاد کاکە سامانی برای کاک بورهان کاک سامان هەورامی لە بەریتانیا و هەموو خۆشەویستان هەمویان کچێکی زۆر خۆشەویست خوشکێکمان خوشکە پچکۆلەکەمان کە لە یەکەم ڕۆژی رادیۆ لە یەکەم ڕۆژی دامەزرانی رادیۆ توانە بڵێم ئێشتا لە فترەی ئەزمونیا بۆ میش خات و جوانەیە جوانە گیان بەخێر بێ سەرچاوم بە بەرنامەکە مایکەکەی جانە مایکەکە کراوەتەوە جوانە مشکلەکە ئەوەیە تا ئێستا لە پشتی کامێرەوە لە هیچ لە کادرا دەرنەکەوتەوە بەڵام زۆر ماندووە جوانە کاکە ڕێبازی هێنا بۆێرە جوانە کاکاوکاری هێنا بۆێرە جوانە ستافێکی جوانی بێمە ناسانەوە کاکە محەممەد هەموو هاوڕێکان بۆ بەردەوامە لە هەوڵەکانی بۆ سەرخستنی ڕادوە خات و جوانەی خۆشەویست زۆر سپاس دەکەم کاک جەزاگیان لەشی هەموو لایەک ساغ بێ بەخێر بەن سەر چاوان بۆ مستافە جوانە پیرۆزبایی ساڵی نوێ لە ستافی رادیۆ میلی گەڕیانەکەم و خەڵکی کوردستان هیوادارم ساڵی تازە بێتە نەمانی گشت ناخۆشیەکان لە هەموو ماڵێکە و ساڵی پڕ خێر و بەرەکەت بێ بۆ هەموو لایەک
من بە هەموو شێوە سپاسی ماندووبوونەکان دەکەم خات و جوانە زۆر جار بە وەکوکاری مۆنتێرش هاوکاریمانەکە و زۆر هاوکاری لەگەڵمانە بەردەوام بووە لە ماندووبوونەکان زۆر سپاس دەکەم. من بەڕاستی هیچ هەست بە ماندووبوون ناکەم چکە لەگەڵ ستافێکی تابڵی ڕێکوپێک و بە ئەزمون کارەکەم هیچ کات هەست بە ماندووبوون ناکەم. من ئەمەیەوتان پێڕێبگەینەمانی کە زیاترەمان بیستن زۆر سپاسی خات و جوانە بکەم خوشکەکانمان خات و سکاڵا کە ئەوش خازاتوەتە ناومان یاخوا بە خێر بێنەوە دوم ئەوەت ماوەیە کە چەندی بەرنامەوە پێشکەشەکە لەگەڵمانە خات و بانە و مامۆسامانیش بەم نزیکانە و هەروە خات و ئاشنا دەڕێیی بەڵێنیەوە یاوەکەوە ڕاگەاندکاری سەرکەوت و بەرنامێکی جۆرمان پێشکەش بە لێرە لەگەڵ کاک جعفەر جەلالی. سپاس جوانە گیان پەیوەندیەکە تۆ وەریگرە حەزەکەی ئەم جارانیە خات و سکاڵا وەریگرە کاک ڕەفعەت گەرمیانیە کاکە ڕەفعەتەم کاتە باش جەلال بوو بەوەشی دیێتوش شاشی قوربان وەک جارانی پێشوو سڵاو و ڕێزمێ بۆ هەموو هاوڕێیان و هەموو ئەو کارمەندە خۆشەویستانە چاوی یەک بێک هەماتن بە قوربانی و خوایە بم لە دنیای خۆیە پیرۆزبایی ساڵی نوێشتان یەکەم هیوادارم ئەم ساڵی ئاشتی و تەبایی و پێکەوە ژیان و ئەم خەیرانانە نەمێنێ ئیشەڵا و ئێوەش بەرنامەکانتان جوانتر و بەرەو پێشتر بچێ ئیشەڵا. بەخوا وا بزانم تۆ گەشتبینی شکر خۆ چی کردی من دڵم بەبەریەوە نەماوەیەک تۆزی تو جەڵدە لێمەیە ئێمە هەروە جافین هەروە جافەیە هاوتمانە تایزار گەشتبینی سڵاوی لێبێ بەخوا برا ئەوەم بەدڵە سڵاو لە هەچی جافەیە لە دنیاە ئەی وەڵای لە خزمەتان ئەمە پێم خۆش و بەشدار بووم و ئەتر نازانم چیشتان پێشکەشتم لە خزمەتانم هۆرە حەزارە هۆرە بابێ بە قوربان بابێ ئەگەر تۆ ڕادیۆگەمە بۆ هەمووتان سەلەکەمان بۆ بڵێ بەس بە قوربانە بم خەڵکی تریش لەسەر خەتە ئەخوا بم کاوە سیاقم أخذت يزوى المويان خواتني سلاوي تولي أسكو كيسو المويان دشتي كلاوي داي أولا الميان خواتي مشكلة وشاني دانيشتو لراو نيسو الميان بيت غزي رقاو إغاني دەست و چاو خۆش بێت دەنگە نەرزێ سەرکەوتوو بن و هیوای دەستاقی بۆ هەمووتان بێ جیاواز بە قوربانت بم دەستت ماش دەکەم ئەی قوربانم بە مامۆستا بە ساقەت بم دەی کاتێکی خۆش قوربانم هەر لە خۆشی دابیت پەیوەندیمان نەما ئەتۆ مەحاولەکە بزانێتیان نەماوە دانەیە دوان کاکدابانی تاوانبار ئێستا بەفرێکی کرد بەسەر وی ژەلاکمان نەخواقای هەدایەکم بۆ بیتێنێتەوە داوای چێکات شرکای پیاکەم ئاخە ڕابێ ڕاکەی کاک جەلاکیان حاجی گیان تۆ چی هەیە بۆ من چیمە بێ بردووە وەڵام من ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ جەناب هاوڕێیەکی جوانی پیاوێکی سەرکەوتوو هیوادارم 2021 بۆ هەردووکمان ببێ بە جا لەم شەوانەیە ئەو برادەرەی کەناڵی ژیان بووە بزانم ئاریان تیڤی تەلەفۆنی بۆ کردم وتی هیچی لەسەر نەختێشتمان لەسەر حاجی بەرێت ئەخ نەختێشتمانێ یەکێ لەو شتانەوە بوو ئاخ قەینا ماقولە کاکە هەمووی وارێ لە مێرگەپان و مەشروبیش ناخوا ئەی کاکە تۆ چیەکەی لەوێ تەلەفۆنی بۆ کەڵم لە سیتەکەم ئەڵم حاجی تۆ چیەکەی خۆ تۆ مەشروب ناخۆی ئەڵێ وەڵام من هەر لێوێ بە خۆم دانیشم حەزم لێ ئێ کاکەم هەموو کافتریای تایە سلێمانی بۆ ناچی بۆ کافتریای ئەخ بەخوا من ئێوارە نەبێ ناخۆمەوە ئینە ناخۆم هەر ناخۆم یعنی ئیحترافی کرد تەواو سوحبەتەکەم وەڵای مناسەبات ناڵم لای خەڵک شەرمەزا نەبین بڕەوەڵانە عاد ناخوا ناخوا کابرا لەوانەیە نوێژ لەسەر داوێنی بکەن و نەپاک ناوان نییە مناسەباتێک بیرێت و بیرا خۆم لە دوای چارەکی ئەمە قسێ بەس حاجی تۆ دیقەتی ئەو چێکە داوە بەرە سوحبەتەکەم بە دیژلەمێ خەیاڵە بم گیان وەڵام من حەزم لە مۆسە لەو ساوە خۆم بۆ حازر کردووە یەکی یەک مۆزمانبەرەکەوێ بەس پاقلاوەکە بیکەین بە دوو کەرتەوە یەکێ ژێرەوەی بخوایەکە سەرەوەی ئەی کاکە کامە بەژەکە کۆرە تۆ 45 کەس هێناوە کیلوێک ئەی کاک دابانجان
وازم لێنان کاکەوە 21 تازەی هەیە کاک جەلاجان گیان چی دەیە بۆ جۆرج یوسف جەزا ئاخر با قسە نەکەم خەتاجلەکانی تۆ یاخوا ماڵێ با قوڕنەجی دێ واللهی ئەوە نییە نیوەی ماوە بە کاڵێ لێرەوە گۆرە دوو خوێنەکەی ئەوە درێژ بوو دوو خوێنەکەی ئەوە درێژ بوو گەڵا بۆ پێ ڕاکێشا تمەوە چییە بیگەم واللهی خۆ جارە باش کاکە و بە نەخوێنانەی تو بوونە درێژە بۆ کات دانەیەکیانە ما بوو بە کاگورانێکی گیش بەدابان کە بۆیان گریان بۆیان هێنا کابراژی فۆلکلۆر بوویتە بۆ شێوە ئەمە فۆلکلۆر ڕۆقەوە بچەی پێوەی کاک جەزاکیانم کاتەوە باش چۆنی بەچاکەم باشی بە قوربانت بە مەحواڵت باشە زۆر سپاس کاک چاوانجان چاو ماچەکەم قوربانت بم دەستت ماش دەکەم دەستخۆشی و بەردامە لێکم سلااو ڕۆژمێ بۆ هەموو کارمەندانی ڕادێی میلی گەڕیان ئێمەش ڕێزی تایبەتیمانەیە بۆ بەڕێز بە کاک جەزاوە تا خاڵە بوران قوربانە بم چاو ماچەکەین بەنایەوان چاوی هەمویان ماچەکەم سلااو ڕێزمێ بۆ هەموو لایەک بەڕێزی بەڕێز دڵی دڵ چی ئەڵێ من لە خزمەتانم خاڵە سامان ئەوە چی بوو چی هاویستی وڵای من زۆر ڕستەخەنە کاکە کاکە گیان کاکە جەزاگیان دڵیت خاڵی گیانکورەکەتان نازام بکرەوە هەر ورزا نازام ئەگەم لە هیچ نەما وەڵای ئەوە وەمزانی بوومە لەرزێ شتێکەوتە خوارەوە بەخوا خاڵە برانەگەم لی نازام لە خۆتان وشتان شتەکەتانی کرد نازانم وەڵای ئەوە شیرینیە ژێڕێن برادەران بێتۆ ناخۆش بەڵێ بەوەری سەری ساڵی تازەوە بەڵێ دەیە لە خۆشی بن سڵاو ڕێزمێ بۆ هەموو لایەکتان قوربانە بم لە تۆش پیرۆز بێ هیوادارین هەموو ڕۆژێکە هەر خۆشی و شادی بێت کاکە سامان کاک سامانی گیان بەڵێ هەرەوەڵا یەک کۆپلەی خۆشی پێشکەش دەکەم لە خزمەتدامە و خەمە سەر و سەر چاوم فەرموو ئەدێ بە قوربانم من مەمنونم زۆر سپاس دەکەم ئەزیزی منی چاوی منی برا گەورم ڕادیۆی خۆتانە دەزانی چاوم پڕ لە گریانە لەکە یەردێک ماوات بۆی سەڕیانە لەکە یەردێک ماوات بۆی سەڕیانە ئای دڵ بناڵەت خوا دڵداری کوانێ گەم پەنگی خواردوامە گەم خۆری کوانێ گەم پەنگی خواردوامە گەم خۆری کوانێ یاخوا دەنگە نەرسێ داستانی خۆم تەواو کەمێ بەیان گەرداسانی خۆم تەواو کەمێ بەیان خۆی بندیوان کۆمیەتە گێریان خۆی دیواران کۆمیەتە گێریان یاخوا ئەو دەنگە و نەرسێ و هەر تەمەند درێژ بیت و هەر تەندروست باش بیت زۆر سپاس دەکەم چاومە دەکەم سڵاوزی بۆ کاکزا بۆ هەموو کارمەدان ئەوانش سڵاو ڕێزیان هەیە بۆ بەڕێزت یاخوا لە خۆشییاوی و سپاس بۆ پەیوەندیەکە و بەتایبەتی من خاڵە بوران چاوی ماچەکەم خاڵە بورانیش ڕێزی هەیە بۆ بەڕێزت چاوەکەمی قوربانم چاو ناتەکەم هەر لە خۆشییاوی کاتێکی خۆش سەر چاو تۆ یەک دەقەکەی پرسیارەت و پرسیارەی و جوابی هەر نییە مردوو نەمرێ خۆی لێت زیەوە دەی تابان منیش تۆپە لە ماکە بر هەپولکم بند برە منیش بە ناوی خۆمەوە ژامنی لاقەی تۆم چیەوە نییە تۆ لەوێ پیرۆز جوانترین پیرۆزبایی جەژنی یەک و یەک با بڵێن سەری ساڵ لە هەموو گەلی کورد پیرۆزەکەم لە خانەوادەی شەهیدان لە پێشمەرگە قارەمانەکان و برایانی ئاسایش و پۆلیس و لە هەموو هونەرمەندان بە تایبەتی لە ستافی ڕادیۆی گەڕیان تایبەتریش لە کاکە جەزای گوڵ بەڕاستی بەڕێوبەرێکی لەسەر خۆ بەڕێوبەرێکی هەیە من سپاسی یەکەم لە هەر هەمووتان با بڵێن هیوای ئەوەم هەیە ئیشەڵڵا ئەم 2021 ببێتە مای خۆشی پشتیوان حاجی پێڵە کاکە من کە تۆ بینم غەڵات ئیشەڵڵا ئەبێ بە کەناڵێکی تەلەڤیزۆنیش من وەکو خۆم دڵنیام کە ئێوە ژوان هەتاوەکو پێویستیتان بە من بێ من لە خزمەتانە
کەیش پێویستان پێم نەما بە قوربان دەرم مەکەن هەر پێم بڵێن بڵێن بڕۆ تۆمان ناوێت جا زۆر ئێمالکردن زۆر ناخۆشە وایە نەوەڵا خۆ ئەزانم کارمەندی چاکیشی نێمە لەگەڵەوە شاجاری وای هەیە هەفتەی جارە کارتۆنە ئاویژێنی معاشەکەمان فولێ حاجی لە کاری زۆش کەوێنی وڵی من مۆزەفم نەبینیوە خۆی شت بێنێشتی وا هەر نییە لە عالەمە جا بۆیە ئەڵێم ئیشەڵا من وەک خۆم بە هەموو ئیمکانە لە خزمەتانە من خۆشم بەخوای گەورە ڕیکلامیان پێوتم حەزم لێی نەبووە لەبەرەوەی تومە با ئەزمموی کەناڵەکەمان هەر ئاوە بە بەرزی بمێنێ دەستان خۆش بێ و زۆر زۆر سپاسانەکەم ئیتر نازانم بەخوا مەقام من بەزە و گۆرانی عەلیارە ئەزانم خۆی گۆرانیتر نازانم جۆرجینیا و فاح مەقامی سێگایش وزە کاک بیلالمان لەگەڵایە فەرموو ئەم کاتە باش باشتر بۆ تۆ بەڕێزم سپاس دەکەین پیرۆزبایی سەری ساڵی تازەتان لێ یەکەم ئێمەش لە تۆی پیرۆز دەکەین و سپاس دەکەین و لە هەموو کارمەندانی بەڕێز لە هونەرمەندان بەنای هەمویانەوە سپاس دەکەم چیت هەیە بۆ ساڵی نوێ جەنابەت وەڵا بەس پیرۆزباییم هەیە و دەستخۆشی لە جەنابتان و پیرۆزبایی لە جەنابتانەکەم بۆ ئەم ڕادیۆی خنجیلانە زۆر سپاس دەکەین ئێمەش دەستخۆشی لە تۆکەین سپاس دەکەین دەستخۆشی لە کاکجەزا و تا هەموو کارمەندانی بەڕێز دەستی هەمووتان خۆش بێ بەڕاستی سپاس دەکەین هیچ ڕەخنەیەک پێشنیارێک هەر شتێک بخێنە سەر چاومان چاوت خۆش بێ و بەڕاستی بەس دەستخۆشیم هەیە و هیوادارم هەر بەردەوام بێت ڕادیۆی میلی گەڕیان بەڕاستی لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆ هەر هەمووتان زۆر سپاس دەکەین دەستە خۆش بێ بۆ پەیوەندیەکەت دەیخواست کاتت خۆش هەلو فریشتەی غایەم سەری سوڕماوە ئەم شەو فریشتەی غایەم سەری سوڕماوە ئەم شەو ئەوەندەی غایەم بەموو بەوداوە ئەم شەو ئەوەندەی غایەم بەموو بەوداوە ئەم شەو لەژێر لێشاوی تیپی مەینەتیدا لەژێر لێشاوی تیپی مەینەتیدا سپای خۆشی شکستی داوە ئەم شەو سپای خۆشی شکستی داوە ئەم شەو هەمی ئاهوو هەناتە و ئاتی دیدەم هەمی ئاهوو هەناسە و عاشقی دیدەم ئەڵێی هەورایە بەسەر دەریاوە ئەم شەو ئەڵێی هەورایە بەسەر دەریاوە ئەم شەو فریشتەی غایەم سەری سوڕماوە ئەم شەو فریشتەی غایەم سەری سوڕماوە ئەم شەو ئەوەندەی غایەم بەموو مەوداوە ئەم شەو لەژێر لێشاوی تیپی مەینەتیدا لەژێر لێشاوی تیپی مەینەتیدا سپای خۆشی شکستی داوە ئەم شەو سپای خۆشی شکستی داوە ئەم شەو ئێستا نادیوە ئەوەی گریانی تا ئێستا نادیوە
بەگریان چاوی خۆی داناوە ئەمشەو بەگریان چاوی خۆی داناوە ئەمشەو فریشتەی غایام سەری سوڕماوە ئەمشەو فریشتەی غایام سەری سوڕماوە ئەمشەو ئەوەندەی غایام بەم و بەوداوە ئەمشەو ئەوەندەی غایام بەم و بەوداوە ئەمشەو لەژێر لێشاوی تیپی مەینەتیدا لەژێر لێشاوی تیپی مەینەتیدا سپای خۆشی شکستی داوە ئەمشەو سپای خۆشی شکستی داوە ئەمشەو هەتا نەچینەتە 2021 یە غەڵەتی کەشە کرد ئەمە ئاوازی کاک جەزا بوو وتنی کاک عەلییارە بوو ئاواز وەنراوەی کاک جەزایە و تۆ هەمووی کرد بە کاک عەلییارە تو ئاخر وتم ئەم گۆرانیە من بەس ئەوەی کاک عەلی ئەزانم ئەنجا شتە پێ بڵم کاک عەلی بە قەبری باوکم کەتنی جەزایە ئەجینا من شتی وا ناڵێم تۆ چاوی منی کاکە عەلی گیان یەک پەیوەندیکەمان لەگەڵایە هونەرمەندی خۆشەویست کاگارام لە ئیتالیاوە کاگارام کارم کاتەوە باش ئەم کاتت باش مامۆستا گیان قوربانت بم باشی بەساقەت بەم لێرەوە تا ئیتالیا دەستت ماش دەکەم باشی سامان ڕێزت هەیە ئەحواڵت باشە قوربانە بم زۆر سپاس من زۆر باشم هیوای باشی و تەندروستی بۆ ئەو ستافە جوانە و ئێوە جێگەی شانازین ئەرێ دەنگ و باسی غاز دەگە گران بووە یان نا لە ئیتالیا وەڵڵی غاز لێرە هەر بە بۆری هەیە بەڵێ وەڵای لا ئێمە بە بتڵ نییە لا ئێمە بە بتڵە بە بتڵ وەڵا لێرە مامۆسا هەر بە بۆری هەیە بەخوا وەڵا ئەمڕۆ یەک شەڕێ بوو لەسەر غاز نەما بوو خەڵک سەرەی بۆ دەگرت خوای گەورە ڕەحم بە هەموو لایە بکە ئینشاءڵڵا ئامین ئینشاءڵڵا ئەم 2021 خوایە ئاوێکی بە ڕەحمەت کەی بەم ئاگراوەی کوژێنی وەڵی ئینشاءڵڵا سپاس بۆ خوا 2020یش طبعا لە زۆر ڕۆوە ڕاستە ناخۆش بووە بەڵام بە دڵنیاییەوە هەر ساڵێکە وەکو ساڵەکانی تر ساڵی قەیران ساڵی بێموچەی ساڵی بێسوود ساڵی کرۆنا ساڵی ئەو کابرایی هین سلێمان هەڵشۆیی بۆ سلێمان قاسم سلێمانی دوو بارەوە بزانم بەڵێ مامۆستا سامان خۆم خۆشحاڵ زانی کە توانیم دەستخۆشیتان لێ بکەم بەڕاستی جێگەی شانازی هەموو کوردێکی تاراوگە ئەوانی کە لە دەرەوەن لە ناو کوردستانان بەڕاستی جێگەی شانازیم بەڕاستی دەستخۆشیتان لێ یەکەم قوربانە بم سپاس بۆ بەڕێزێ سپاس بۆ هەڵوێستە جوانە و ئێمەش یەکە بە یەکی کارمەندانی ڕادیۆی میلی گەڕیان ئینشەڵڵا بۆ 2021 چۆن لە 2020 ئەو خزمەتەمان کردو ئەوەی پێمان کرابێ کردومانە ئینشەڵڵا لە 2021 کەم تەرخەم نابین بە بەرنامەی جوانتر بەکاری جوانتر لە خزمەتی هەموو لایەکابین ئینشاءڵڵا هەمیشە وتومە ئەم ڕادیۆیە بەجددی مۆرکی کوردەواری پێوەیە و یعنی زۆر مرتاحە بین کە گوێ لەو بەرنامانە ئەگرین کە ئەو هونەرمەندە خۆشەویستانە هەمیشە مامۆستا جەزا بەڕاستی خزمەتی هونەری میلی کردووە هونەری کوردی کردووە ئەمە سەربەرزیە ئەم مامۆستا بەڕێزە ئێمە شانازی پێواکەین سپاس بۆ هەڵوێستە جوانە و کاگارام گیان چیت ماوە ئێمە لە خزمەت هابین ئەگەر هیچ شتێک شنەماوە ئەوە چاو ماجەکەی وەڵا زۆر پیرۆزباییتان لێ یەکەم دەستان خۆش بێت هیوادارم ئێوە خۆتان زۆر باشن هیوادارم زۆر باشتر بن هەمیشە پێشەنگن قوربانە بم سپاس بۆ تۆ ڕێزم هەیە بۆ مامۆستا جەزا کاک بورهان کاک جەلال کاک ئەیوب کاک ئاری کاک داوان خۆشەویستانە دەستی ماندووبوونتان ماچەکەم هیوادارم هەر سەربەرز بن ئینشەڵڵا کاگەرام گیان سەفەرێکی خێر بکەیتەوە بۆ کوردستان ئینشەڵڵا میوانی بەرنامەکە دەبیت لە خزمەتە هابینێ قوربانە بم زۆر سپاس من هەمیشە بۆ ئاواتەوەڵم بتوانم ئەگەر خزمەتێکی
پیشبێهی و ڕادیۆ خەنجیلانە بکەم و بەیزنی فاتمەیە ساڵی داهات و ئیشاڵڵا سەفەرێ بکەمەوە بەیزنی ئیشاڵڵا پشت بەخوا لەسەر خێر ڕێتانەیە و زۆر زۆر خۆش بووم سپاس بۆ پەیوەندیەکە و هەر لە خۆشییاوی و تەندروست باش بیت جا ماڵە شوێنەکەی تۆ استراتیژیە وتم ڕۆڵە گیان باڵاکورتی و کچکۆلەی بۆ ئەمڕۆ باشە دەستم بەخوا من لە شێوە بەو داباناڵم ڕوکن بۆ من دانیشتوێنی کە ڕوکن کاکە لێرە بووم بە حرفی چواری ئینگلیزی بە قورئان قات و خوێنی بۆ نات ئەمەش بەغیلی پێمیە وتم کاکە گیان تۆ ماشەڵڵا باڵا بەرزە وەرە بابی گۆڕین و جەلال نە بەخوا منیتیانیم جاخۆ حاجی من بێمە ویا بێ ئەوە بۆم بگەڕێن بەم جلانەشەوە هەرڵی بە قورئان سەر بووم هەرەوڵاڵی تەخلیفیان کردوم خۆت بد بە قورئان بەرگەی دوو جاری وای ترەگرم هەی هاوار بەخوا من نەزانم ناڵم بگەمە 21 دا کۆڵ بن برا کاکە ئەو پچۆرە لای مشکی بەسەرش بە قوربان ئەی من نانە ئەبێت ئینشاڵڵا ئەبێت کاکە حەمەدیان ساڵی نوێت پیرۆز بێت لە ئێوەش ئازیز و خۆشەویستان بیرۆز بێت بەڵێ کاکە حەمەدیان تۆ چی هەیە بۆ ساڵی نوێ سەرەتا مەوێت ساڵی نوێ 2021 پیرۆزکەم لە ئازیزانی و خۆشەویستانی جۆگرمان لە ڕێی رادیۆوە و هەروەها بینەرمان لە ڕووی پەیجەوە پەیجی رادیۆی گەڕیان بەڵام بە خۆشحاڵە زانین ئەم چەند مانگە هاتینە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست داواکەین لە کەم و کورتیە لە هەڵەیەک لێمان ببورن بە بەخشندەی خۆتان من سەرەتا ئەمەوێ سپاسی دوای ئینەوە سەر هەڵەکە بۆ بانە باشە بۆ من تووشەکەن لە هەموو شتێک نانە قەینە دیتە هەڵەکە بە منەکەن دوای من تووشەکەن دیتە من نەبێت بانەگیان ئین دوایی خۆمان چارەیەکین سەرەتا حەمەدیان من و تو کەرکووکین قەت پشتێک نایەنە عەرز نەیشەڵ سەرەتا مەوێت دەستخۆشی خۆم لە جوانەخان ئەوە کاکدابان ئەوێ ڕیمۆنتادا بکە بەس ئەوەی من هەر باش بوو سەرەتا مەوێت سوپاسی خۆم ئارەستی جوانەخان کەم یەکەم کەس چووکە ئەو بووە هۆکارێکەوەی کە ئێمە بناستین بە ڕادیۆی گەڕیان بینێرە خزمەتێ بکەین لە ڕێی جوانەخانەوە بێمە سپاسیەکەین دومین کەس سپاسی کاجزاگین کە وەکو ماڵی خۆی دەرگای بۆ ئێمە کردەوە هەرچەنە ئێمە ئەزمونێکی ئاوا ئەو تۆمان نییە کاجەزا بە سنگێکی زۆر فراوانەوە بە خێراتنی ئێمەی کرد و زۆر بە خۆشحاڵی ئێمەش ئەو قەدر و پێزاینەی ئەزانین تر باشە پێشکەشکار تو بۆندە شەرمنی بەس پێم بڵێ قەت پێشکەشکارم نەبینەوە دە شەرمن بێ بەخوا شەرمنی خۆم دەنگم تۆزە ئاوا لە سلۆریە ئەڵێ هاتووتێتە داوای ژن مردوو نەمرێ لە ماڵی خەزوری دەمەتە تەڵاقە بەرەوەڵە مۆزێکی بخۆ با شەرمەکە بۆ شەرم باشە وەڵا کاک جەزا لینکمان ناوێت وایەری لێ بە 20 کەناڵەیەنێ اینجا با پێشەوەی بانەخ بڵێ نا هەڵە و ساگەی نەسەرەوە پێشەوە با بەسراتی خۆش باسکەین پێشەوەی بانە بڵێ بەسراتی پێشکەشکە ئێستاگە کاتم خۆم گۆڕی سێکم بەس بەتەنا خۆم هەی جلی کوردیم لەبەرە وتم بەخوام شەوەی نیەمانەی نیاکردەوە بەسەر منە باش بوو تر کاکرێ بازم لەگەڵ بوو کاک جەلال سەر لە قوڕنەنێم تۆ منی توشکرە جنا بەخوا مشتی وام ناکرد گرنگ ئەوەی بەتەنها نەبوو منی وە تۆ ژلی کوردی لەبەرە قۆچاکە و بیژامە لەبەر بەتەنها بوو خۆخۆم بوو یەکێکم لەگەڵا زیابێ بۆ جوگوری باشە سپاس بۆ خۆی یاکدت ئایبینی ئەو لە لایە خۆش مەسەڵتەکەکە پیرۆز دێبێتەوە دەستە خۆش بێ کاکە سامان بەرنامەی وەرزشی پێتاکە ئەیوە کاکە کا عومەر بچکۆ سڵاو ڕێزمانەیە بۆی لێرەوە ئەویش لەگەڵمان بوو چەند ماوەیە لەمە پێش ئەی بوو کاکە لە بەرنمەیەکی بولارێکا وە حەکەم وک بەکاو سەڵتەوە حەکەمێت یەگر قەیسێکە کاکە سەڵتەکەی ئەوە بە قووەتە بڕواکەی نەکتۆپ ئاربیجیشی بێوەنێ ڕاجمی بێوەنە نادڕێت وەڵا براوە چاکە بیبەستە وەڵاوە چاکە کاکە من تر لێرەوەی چم نەما جگەل لە دەستخۆشی لە ستافەکان لە هەمویان کاگاوکار کاک ڕێباز کاک بورهان کاک جەزای خۆشەویست کاکە سامان کاکە جەلال کاکە بانە کاک بورهان کاکە بانە ئەڵڵا تۆماری کە ڕێباز دابانەوە نانە ئازان چیەوە ئەوە
خەمیێمە ڕۆژە لە بەنامەی وردەچە بەشنۆنە و ڕیال مەدرید یاریکەن ڕیال دۆڕە بڵە بەشە بدوێت طبعا یەک شتێ با پێ بڵێم من بەس لەوەیە شانس یەک ڕۆ شانسێکمە بوو چۆن ئەڵێ قەتع بوو مایکەکە وتی ئالان لە عربەتەوە وتم کاک عربەت فەرمووی قڵیاتە شکر جوانەوە نەبوو بەزەوە خۆمەیڵم قەی ناکە کاکە لە دونێک بۆی من نایەت ئاگەو لێ شۆرە لای ئەمەش با ئەمیش وڵا تاوانبارێکی گە هەیە بابیێنین ئەم کەتنکەرە وەرە وەرە کاکدابان کاکدابان دایم لە پشتی کامێرەوە لە کۆنتڕۆل هەر خەریکی کەتنە وەرە برا وەرە پەیوەندی بەڕێز کە عەبدڵا وەرگن ئەم کاتۆ باش کە عەبدڵا گیان ئەو کارتان باش عەبدڵا لە قەڵاتزیە باشتر بۆ تۆی ئازیز دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم دەستخۆشی لە پیرۆزبایی جەژنی سەری ساڵ لە هەموو لایەکان لە تۆش پیرۆز بێت هیوادارم هەموو کاتێکە ساق و سەلامەت بن بە حەقەدا من بەلای بەرنامەکەتانم دی ئەو هونەرمەندە بەڕێزم بینی سیمکۆی میرزاپور ئەوکی بەڕاستی زۆر زۆر تایبەتە بەڵام بەداخەوە هیچ شتەکانی نابینین نازانم زۆر کەم تەرخەمە لە هونەری خۆیدا بەڵێ کە عەبدڵا بەڵێ کاکسم کاکە جوای بێتەوە ڕێز و حورمەتم هەیە بۆ جەنابەت کاک عەبدوڵای عەزیز برای بەڕێزی برای خۆشەویستی حەقەتە من ئەم پار لێم پرسی لە ئێران گوتیان ئەو برادێرە بە تەسادوفی سیاری ئەمری خۆیان کردو بە زۆر خۆشحاڵ بووین ئەگەر بینیمانەوە وەڵا شتێکی وانە بوویەوە سلامت باش مشکور لە خزمەتدا من هەم فەیسبووکەکەم و هەم یوتیوبەکەم هەر بەردەوامە هەر بە ناوی خۆمەوەیە کاک عەبدوڵا جان هەر ئێستا هەر بە ناوی خۆم سەیری بکەن ئاهەنگەکان و کلیپەکان و بەرهەمەکانی هەموو تایە لە خزمەتتان دێن دەستخۆش بێ هیوادارین زیاتر بتبینین چونکاتی بەڕاستی دەنگی تۆ دەنگێکی تایبەتە خۆشەویستی زۆر بەڕێزی سپاس دەکەم قوربان با زۆر لە کاتشتان نەگرم دەستی سەری سەڵام و لایەکان پیرۆز بێ سەرچاو سپاس بۆ پەیوەندی بەڕێز کە عەبدوڵا ئەچنە لای ڕازگۆ گیان بەخێر بێ بەڵێ ڕازگۆ زۆر سپاس بانەجان سەرەتا سڵاو و ڕێزم بۆ سەرجەم کارمەندایان ڕادیۆی گەڕیان و ساڵی نوێ پیرۆز دەکەم لە هەموو لایەک ئینشەڵڵا ساڵی نوێی 2021 ببێتە ساڵێکی خۆشی و کامبەرانی بۆ هەمومان ئێمەش بۆ هیواین تاوان لە ساڵی 2020 باوەڕ ناکەم کەس خۆشی دیبێ من وەکو خۆم ئەڵێم کاک جەلان مەجال ما ببا قسە بکەین کاک جەلان بەڵام ئەم سێ مانگەی کۆتایی کە من شاد بووم بەم جەماعەتە بەم کارمەندایان ڕادیۆی گەڕیان باوەڕکە لە حەقی ساڵەکەی بۆ کردومەتەوانێت زۆر سپاس بۆیەوە سپاس بۆ تۆش ڕازگۆگیان بەڵێ ڕازگۆ تۆ بەرنامە و چێ لێرە بەتەمای چی بکەیت ئینشەڵڵا بۆ ساڵی تازەی 2021 بەرنمەیەکی خۆم بێ هەر وەکو بەرنمەکانی ئێوە با بێ بە سوڕایزەوەی منیش خۆشحاڵین ڕازگۆگیان بە هیواین سەرکەوتوو بیت ڕازگۆ دەنگە خۆشە بگۆرانی نازانم گوێم لێ نەبووە دەنگی خۆشە هاوکات ئێوە هاوڕێ هەروەڵا زۆر خۆشە دەنگی بە من گوێم لێ نەبووە کاک سام خۆشە بە گوێم لێ نەبووە من جەلال جان ئەڵەم زۆر خۆشە دەنگی جەلال بڵێ ڕازگۆگیان دەستە خۆش بێتنە لای خاتوو سکاڵا سکاڵەگیان بەخێر بێت توش بۆ ناومان بۆ ناو ڕادیۆی گەڕیان وا دیارە توش بەرنامەیەک تێ لێرە بەڵێ من سەرەتا زۆر خۆشبەختم کە لێرم لەگەڵ هەرێکێکتان و خۆشحاڵم بەناسینی هەرێکێکتان و سپاسی کاک جەزا ئەەکەم ماندووە لێرە و دەستخۆشی لە یەکەم و هەندەری هەر هەمومانە زۆر سپاس یەکەم هیوادارم ئێوە شەر یەکێکتان سەرکەوتوو بن لە کارەکەی خۆتانە و هیوادارم ساڵی تازە ساڵی 2021 ببێتە هۆکارێک بۆ لە بیرچوونی هەموو خەمەکانی 2020 و ببێتە ساڵێک بۆ بەدیهێنانی هەموو ئاواتەکانمان کە لە ساڵی 2020 نەمانتوانی بهێنێنەدی و دەستخۆشیتان لێ یەکەم سپاستانەکەم دەستی تۆش بێ سکاڵەگیانی مەش بە خێراتن دەکەین زۆر سپاس بە هیوای سەرکەوتو بۆ توی ئازیز جاچینە لای کاک دابان وەرە تاوانبار هەر تاوانبار کاک دابانجان تۆ توانی هەڵوێستی خۆتمان بۆ ڕوونکەیتەوە بەبێ یەک قەتراوی تێگەی ناتانم سەرەتا دەستخۆشی بۆ هەموو سافە جوانە دەستان خۆش بێ بە تایبەتی کاک جەزا کاک بورهان دامەزرێن ئێم ڕادوێ بوون
دەسی کاکە ڕێباز و هاوڕێیان هەمویان خۆش بێت ڕاستم تقریبن ماوەی 2 مانگە لەگەڵیانم و هەستاکەم 10 ساڵ لەگەڵیانم ئەنی ئەمەە مرتاحم ئەمەە کارەکانمان بە باشی بەڕێوە چووە هیوادارین بەرنامەی جوانتر و باشتر و بە ئامێستر پێشکەشی بینەران بکەین انشاءالله انشاءالله پشت بەخوا کەسێکی ماندووی گۆران ێستا تووشەکەم بۆ بەخوا لە سێگاوە فڕێن بۆ شەشگار بەخوا حازرم نەکردەوە کاکدابان بەڕاستی کەسێکی ماندووە لە ڕادیۆکەیە ئەگە بڵم لە بەشی وێنەگرتن و مۆنتێریشە بەڕاستی هاوکاری هەموو بەرنامەکانەکە هەموو هاوکاری بەس کێشەی لەگەڵ منە هەیە بەخوا بۆ انشاءالله لە 2020 حەلەوەی انشاءالله حەل نەبێ ئیتر تەواو ئەم جارە حەل نەبوو بێ بەسەرما بەخوای گەورە تەرەقەیەنم ئەوینە ئەوە هەڵجەڕێتەوە دوایی نەڵ قوربانی منیش ئەوە تەواو بە قورئانتان ئەوە تەقیەوە ئەو ڕۆژانەی کە کاکدابانی لێ بێت ئەو ڕۆژانەی کاکدابانی لێ بێت بەڕاستی شتەکانمی ئامادەقوربانە بمی تۆ دوو مایکە من هەر نیمە شانسم نییە هی ئەوەی کە عەربانەکە لە خەسخانەکە ڕۆیشت داواکارم لێ ئەو نوکتەی ئەوە ناشتێکی تر بۆ بازەکەم دەشتێکی تازەتەی 2022 بەسەر چاو بەسەر چاو سەرکەوتوو بی تۆ پیاوێکی بەڕێزی لای من داوای لەبردنیشی لێ یەکەم لەبەرەوەی چەند بەرنامە من تووڕە بووم و ئەوە تۆ بە ڕۆحێکی زۆر زۆر ڕیاضی خزمەتام لە خزمەتام چێموتانم کورە ڕیاضی ناکاکەی هاوە وەرزشی هوونەری من سپاسی تۆکەم یاخوا لەشە ساغ بێت خزمەتام کاکە زۆر سپاس بۆ تۆش خواستم گردنیشمان نازا کە داوای لەبردنەکەی لە 2001 بە فۆرماتێکی تازەترەوەیە کاک ئەیوب پیاوێکی جوان بووە لەگەڵ ئێمەیە لەوەتەی ئەم ڕادیۆیەمان داناوە ئەم پیاوە بەخۆ بەخش لەگەڵمانایە با بچینە نەبا نەڕۆی دانیش باوکی من بە چوار مشکی سەر چاو شیر بەخوا تازت تاو بۆی دەرناچێت سڵاوتان لەبێ سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم مامۆستا ڕێز و سڵاوم هەیە بۆ سەرجەم لایەنگرانی ڕادیۆ گەڕیان و هونەر و موسیقای ڕەسەنی کوردی دەستخۆشیتان لێ دەکەم و گۆرانیە وڵای مامۆستاژیانەوە کۆنا 2013 بەس خوێنرا و شتەکەین بیر نەماوە تعمیر ناکرێتەوە شارێکی دانابوو بەحاڵ شتێکیم بەحاڵ لەبیرە کۆپلەیە کۆپلەمان بۆ بڵە بزانین چییە بەخوا قەیرانە چی بکەم بەسەر زاوای فەقیر زاوا ئایچون بابڕایسە بەخوا لەوا چێسە زۆر تازە زاوە لەسەر لایفەکە بێ باشە شتێکی ترمان بۆ کاکە سمکۆ بمان خۆشەویستان کاکە سمکۆ گۆرانیەکی ترمان پێشکەشەکە بەس کاکسم کۆ ئەمەیان بە تۆزە ئەمەیتیاوێ بەس ببورن کۆمنت زۆر هاتووە خەجاڵەتم زۆریان عادزە بنەڵە کۆمنتەکە ناخوێنیتەوە باوەڕتانە بێ فریا ناکەین چکەوە بەرنامەکەمان بەرە دوو کاتژمێرە چێ ماشەڵڵا چکە هەموو بێ مشارەکە بکەین و هەموو بیرەوریان هەیە لەناو هەمیانە کۆمنتێک زۆر گرنگە بەلامەوە هی کاک شێخ دژوار قەرەداغیە کە یەکەم کەس بوو سپۆنسەرمان بکە بۆ ماوەیەک سپۆنسەری هەم جلوبەرجی خانمە پێشکەشکارەکانمان هی خاتوبانە و خاتو جێسیا و هەروەها ڕێکلامی لێرە بڵاو کردەوە تەنها بۆ پشتیوانی ڕادیۆکەمان بوو کە ئێمە لە بەرچاومانە سپاسێکی نمونەی زۆر بێت کاک شێخ دژواری چێکە لەو کەسە دەسۆزانەی حەزەکەم ڕادیۆی پێشکەوێ هەر بەو ئامانجەش حەزی کردووە سپۆنسەر لە ڕادیۆکە ئێمە بکە چاوی ماجەکەین کوتاڵی نما ئێمەش ڕێکلامێکی جوانمان بۆ کرد و ڕێز و خۆشەویستیمانەیە ئەڵێ بانە سا داواکەتەوە لە سپۆنسەری جلی وەرجی کوردیمانەیە بۆ ساڵی 2021 بۆ خاتو بانە و بۆ خاتو بەس بە قوربان بڵێ بە ئەم جارە لە کوردیەکان تۆزە بچکۆلە بێ بۆ خاتری خوا بەسەر چاو ڕێزمانەیە بۆ کاک شێخ دژوار قەرەداغی ئەچینە لای نازانمەوە بەعام شتێکی تر بڵێ نییە بچینە بە گۆرانی خۆشیش کۆتایی پێبێنین بەڕێیەوە ئەگەر کەس ماوە بەس کاگرێبازمان مانگەکردێتە ناو ستودیۆ بێ بۆیدا بێ بۆی لەو دوو کامێرەوە تەسویرێکە نەگەن نەژێت یەتێرە باشە من لای خۆمەوە یەکەیەکە توان قسەی خۆتان بکەن پێش بچینە لای گۆرانیەک بە دواییەکە کە من تەحویلاتەکانی زۆر خۆشە کاکسم کۆ
کە بیزەبت کاجرراوی لە پاسە لە سەردەمی سەفراچ کامتان بۆی من بوومەڵ ئاوەتی کا گۆرانی من هەموو چاپڵەمانەیە جازوو دراوسەیەکمان ڕیمێکی هەبوو ڕێگەەوە ئەوەیە هەر هەمومان سەرکەوتین و بە چاپڵەکەیان بەرەو سەرچنان مەجلیسەکانی کاکسم کۆ هەروە خۆشە هەمیشە ملای خۆمەوە سوپاسیەمەوە بیسەران ناکەم کە ماوە زۆرەی لە ساڵی 2020 تا لەگەڵمان هەبوون هەموو بینەران هەموو خۆشەویستان هەر کەسە کاتە لای خۆی چی ئەڵێت بەپەلا وەزم کاکسامان و تێکی حەزرا من لای خۆمەوە سوپاسانەکەم سوپاسی ئەم ستافەمان دوونە ناساکەم یەک بێچیان چاویان ماچەکەم کاک ئەحمەد خۆشناوەتی کە لێرە نییە کاک ڕێباز کاک هاوبەش جارێکتر بۆی عەزیز نەبێ هەموو خۆشەویستانی کە لێرە نینوانی کە لێرەشن کاک عومەرە بچووە چاوی ماچەکەم کاک جعفەر جەلالی خاتو ئاشنا کە هاوکاری کردوین لە چەندین بەرنامەیە هەمویان ڕێز و خۆشویستی مێ بۆیان کاک بورهان هەموو هونەرمەندانەی هاتوونەتە ئەم ڕادیۆیە چاوی یەک بێچیان ماچەکەم لەولایەن ماچەکەم زۆ سوپاس و پێزانیم هەیە من مایک بەجێڵم هەر یەکەی ئەگەر بە کورتی بۆی بچینە لای یەک زنجیرە گۆرانی خۆش و کۆتایی پێێنین کاک سامان لە پەنام منیش بە نوکتەیەک کۆتایی بە ئەوەی کە لە دڵما بوو ئەوەی کە ئێستا پێشەشمانکەری تر کۆتایی پێێنم منیش لە دوای ئەم نوکتەیە هیچم نەماوە بەس خۆشیتان هیوادارم ساڵی 2021 بێتە مایی خۆشی و ئاسوودەیی بۆ گشت لایەک ئیشەڵڵا هەموو ناخۆشەکانمان بیرەچێتەوە و بەرەو خۆشیە ڕۆی ئەوە ڕۆژە ڕۆژان کابراایەک قەسابە بێت کاتی نوێژی نیێڕۆ ئەبێت طبعا بەجلی خوێنایەوە نوێژ قوبوڵ نییە ئەوانەی کە نوێژەکەن یا نەبواری دینەکە شارەزا بە نەزانن کە بە جلی خوێناوی نوێژ قوبوڵ نییە کابرا لە کاتی نیێڕۆە بێ پەلەیە بێ ناتوانێت خۆی بۆ ڕێکسەر بە جلی خوێنایەوە ڕێگە چێتە ڕیزەکە بۆسێت جەماعەتێکیش لەم لەولار ئەوە مۆڕەی لێکەنۆمانە کەم کابرا بە جلی خوێنایە هاتوۆتە ژوورە قەسابە بێت وڵا یەکیان نێسەر یەخەیەگرێت و ئەێنێتە دەروەڵە کاکە جانەوە تۆ عەقڵە هەیە تۆ بەشەری نازانی بەم جلانەوە ئەمە جلی خوێنایەوە نوێژ قوبوڵ نییە کابراش زۆر بێتاقەتە بێت لە ناو خەڵکەیە و پۆرتێشکێنن وڵا کابرا یەتە دەرەوە ڕێگە چێ دوکانەکەی کات و یەک هەر بە گەورەکە خەنجەرەکە بەلاقەویێت و ڕیزەکە وەستێت کە هێتۆ ڕیزەکە هەر ئەمیان ئەوە سیرەکە نەحەپەسێن کابراش دەڵێ نێت مەچوار کات نوێژی ئەمنی ڕێ بە نێرەکەری فەردا لەسەر مخوای تەعالی الله ئەکبەر من هەر لە خۆشییابن لە کۆتاییە دەستخۆشی لە تەواوی ستاف و کاک ڕێباز ئەو پێمە بە تۆسری ژەبێتە ئەم دی و تۆیش ماندوو نەبی تۆزێکیتر نییە با قوربان مەبەستم دوای مایکەکەی بن بەسەرە بێتە ژوورە لێەوە دەستخۆشی لە تاوتانەکەم یەکە بە یەکە دەستی هەمووتانە گوشتم یاخوا هەمیشە سەرکەوتوو بن و لە ئیشی جوان بەردەوام بن و دەستان خۆش بێت منی هەرکو جەنابتان هیچ شتێکم نییە هەرەوە ناڵم دەستی هەموو لای خۆش بێ هیوادارم مادوونە نازانە کاری خۆتان بکەن دڵنیامە ڕۆژە لە ڕۆژانیت ئەمێژوو ئەمە تا بۆ نووسێتەوە چکە ئێو لە کاتێکا دەساکر بە بکارە قەیران بووە ڤایرۆسێکی نەگریسی ڕوبەڕووی وڵاتەکەمان بۆ میلەتەکەش زۆری ئەزدانمان لە دەسوو ئێوە لەو کاتە توانیتە ئەم ڕادیۆ هەڵسێنن و خەڵک گوێ بیست بێ دڵی خەڵک خۆشکردن ئەمە زۆر گەورەیە دڵنیاتانەکەم ون نابن دەستی خۆش چاو خۆش کاگاری دەست خۆش منیش بنەوەی خۆم دەستخۆشی لە هەمووتان دەکەم بە تایبەت مامۆستا جەزای گوڵ هەروەها کاک داوان سوزانم کاک ڕێباز کاک گوڕ دەستخۆشی لە هەمووتان دەکەم و ئەیوادارم 2021ش لە خزمەتیدا کام ئەوەی نەمێنم دەی باشە بە چاوان